ئەگەر پرسیارێکی گرنگتان هەیە باوکی من سێ چوار پرسیاری وەرئەگرین مایکشتان لەوانەیە بدەنێ لەواتە من یەکشتم باز نەکرد بێت لە بیرم چوو بێ ئەویش شێوازی جواببانەوە ئیمتیحانە دوای بیرم خەنەوە باسی یەکەم بەس ئەگەر پرسیارێکتان هەیە فەرمووی دەهێنێ 96 لە دەرسێکە نەتی یەکسەر شەتوی دەکاتن ئەوە زۆنجا لە دەوری دووەم دێتن نەتیجەکەی دەرەجەکەی کەم دەکات ڕاست دەستت خۆش مامۆستا فەرمێتە لە بەمان هەیە لە دەوری یەکەم چۆتە ئیمتیحانی وزاریەوە مەسەن 96 هێناوە شەت بیەکە لە نەتیجەی دەوری دووە ماڵە جاری وای کەمترێنێت تەمان نەتیجەکەی کەمەکاتەوە بزڵن باش کەواتە با باسی جوابانەی ئیمتیحان بکەن و باسی وەڵامی پرسیارەکەی جەنابیشت بێنەوە کاتچتە ئیمتیحان هەر ئیمتیحانەوە باوکی من دائیمەن زاکیرەی خۆت وەکو ئەم قاعەیە لێ تێبگە وەکو ئەم هۆڵە باشە زاکیرە وەکو ئەم ژوورە لێ تێبگە کە تۆ شتێک خەز نەکا مێشکت هەموویت بۆ دائانێ مەسەلەن زاکیرەی من ئەم ژوورەیە ئەم بەشە دانراوە بۆ فیزیا ئەمە تەوەقوعی بکەوایە ژنە زاکیرە وایش ناکە ئەڵەم تەوەقوعی کەوایە باشە ئەم بەشە بۆ فیزیایە ئەو بەشە بۆ عەرەبیە ئەو تاقی ئەو سەر بۆ کوردیە ئەوە بۆ ئینگلیزی ئاوە هەمووی ڕیز کراوە معلوماتەکانی ئەو دەرسانەمان ڕیز کردووە باشە هەر هەمووی ڕیز کراوە باش بەڵام خۆتە زانی کە تۆ معلومات ڕیزەکەی وای دابنێ کارتۆن هەندێک کارتۆن لە پشتەوەیە هەندێک کارتۆن لێرەیە هەردێکیشی لێرەیە وایە باش ئەگەر ئێستا تۆ بتوێ معلوماتێک دەرکەی کارتۆنێک بێنی شتێک بێنی لە پشتی پشتەوە بێ ئەبێت چی بکەی غێرە بێ ئەمانەی بۆ لابەی وایە نییە ئەوانەی بۆ لابەی تا ئەگەی بەوە دروستە ئەڵێم وای دابنێ زاکیرە وای ئیشەکە تەمان زاکیرە بۆ شێوازەیش ناکە یەکێک دوای نەڵێ غەڵەتە زاکیرە بۆ شێوازەیش ناکە بەس وای دابنێ وای ئیشەکە باش کە ئەڕۆیتە ئیمتیحان 30 پرسیارە 50 پرسیارە هەرچەندێک پرسیاری یەکەمت کە خوێنەوە تەرکیزت کرد وەڵامەکەی زۆر قورس بوو بەلاتەوە مەڵێ من زۆر فاشی بووم و من خراپ بوو من وا نا ئیشارەتێکی لێ بدە لەوانەیە ئەو پرسیارە بێ کە لە ناوەڕاستایە یان لە پشتەوەیە وازەحە چۆن لەوانەیە تا سێ پرسیار تۆ هیچ نەیە بمێشتە جاری وایە شۆکەبی تۆزێک ڕاوەسە هەناسەیەشی قوڵەمژە دوو زیکر بکە پەرداخی ئاو بخۆرەوە تۆزێک بۆسە دەقەیەک دوو دەقە بۆسە خۆت هادە کەرەوە چکە جاری وایە لە سترێسی زۆرە تەرکیزی نامێنێ ئینسان دوێنە برادەرێ باسی گوتی ڕۆژێکیان لە مەسعەدێکە لە فڵان شوێن پەکم کە و وڵاتێکی عەرەبی بوو وەڵا زەمە بەغا بوو وتی لە بیرم چوو بۆەوە ئەی هاوار بە عەرەبی چییە عەرەبیەکی زۆر باشیش زانێ عەرەبیەکی زۆر باش زانێ لەگە عەرەبا گەورە بوو وتی هەل لە بیرم بۆ جوڵم کاکە ئەی هاوار بە عەرەبی چییە النەجدە یا ساعدونی وتی ئەو کەلیمەیەم لە بیر چۆ لە چییە لە ترسی مەوقیفەکە کە لە پڕ مەسعەدەکە وەستاوە و تاریکە و بەڕۆژوش بووە فەقیرەوە ها تەوێنای خۆ لە بیرە چێتەوە فلەبەر ئەوە احتمالە معلوماتەکە بزانی بەس بۆستە ئەی حل چییە هەر پرسیارێک زانی یەکسەر جواب بەرەوە مەسەلەن لەو 50 پرسیارە تۆ 25 زانی جوابی تۆ خێرا جواب بەرەوە اینجا وەرەوە سەر ئەو پرسیارانەی کە ئیشارەتت لێداوە سێرەکەی بەشێکی شێزانی ئەمێنێتەوە 5 پرسیار حەو پرسیار طەبیعیە و 5 حەو پرسیارە زەخامەتی تەلەبەکە لەوە دەرەکەی اینجا دەسەکەی بە جوابانەوە بەنسبەت ئەوە شەطبی دەکەی بەڕێی من جارێ دەرسی یەکەم کەچی بۆ ئیمتیحان ئەحیا کوردی یەکسەر بڕیاریەوە مەدە ئیتر هەموو دەرسەکانە خراپە قەیچێکە 96 دناوە لە ئەحیا با 96ەکە بمێنێتەوە شەطبی مەکە سەبرت هەبێ احتیمالە دەرسی دووەم و سێم دەرەجەکە و باشتر بێ بەلەبەرەوە هەر ئیمتیحانێک کە کردێ زانی و نزیکە بیتەوە لە دەرەجەکە و نزیکە لە دەرەجەکەی خۆت شەطبی مەکە هیوادارم وەڵامی پرسیارەکەم دابێت بەڵێ چێتر پرسیاری هەیە کاک دکتۆر بەڵێ مامۆستا سەرەتا دەستخۆشت لێ دەکەین سپاس بۆ جەناب مامۆستایەکی بە ئەزمون هەیە لۆ نمونە لەو ئەعدادی خۆمان تەماشا دەکەی ساڵانی ڕابردوو زیاد لە قوتابیەک نمرەی تەواویان هینایە 100یان هینایە لەسەر مەلزەمەکە و لەسەر ئوسلوبی ڕۆژنە 100یان هینایە ئایا قوتابیەکانی تر ساڵەکانی داهاتوو پێویست دەکات لەو بابەتەی بچن لۆ نمونە 4 مەلزەمە بەکاربینین لەگەڵ 3 مامۆستای یوتیوب یان اعتیادیە بەس ژێرە و مامۆستای ڕابگرن ئەگەر جارجارە سوودیان لێ کەشکەش بێنی وەکو تێبینێک شتەکەی وەگرن کێشەیەکی گەورەیە لە زۆربەی عادیەکان وای من دایم ئەڵێم خۆزگە هەندێک شت هەبووە نەبووایە الحەمدولillah کاتی ئێمە ئایپاد و مۆبایل و یوتیوب بۆ شتانە نەبوو سپاس بەخوا و خولیش باوی نەبوو المهم ئێمە ساڵی یەکەم بۆی جوابی جەناو بۆمە ساڵی یەکەم کە چوینە شەش یعنی هەر یەک بە یەک ساڵ بڕین چوینە شەش سێ مامۆستایە 4مان یەکەم ساڵیان بوو پۆلی 12 هەنی ئەزمموی پۆلی 12 نیە مامۆسای بەتوانان بەخوا کەس نەیوێران بڵێ ئەم مامۆسایمان بۆ لابە لەخوا بەزابێ و کاتە ئەو جورئەتە نەبوو ئەم جورئەتە بێئەدەبی لەگەڵایە بەداخەوەی ئێستا
جورئەتەی ئێستا بێئەدەبی لەگەڵایە بەداخ ئەلمیم ئەدەبەن کەس نەوێرایز بڵێ باوەڕ ئەکەن زۆر بەمان تەعاین کیمیا بوو ئینگلیزی بوو کوردی بوو سیانم بیرەکە یەکەم ساڵیان بوو باوەڕ ئەکەن زۆر بەمان دەرەجەی زۆر باشمان هێنا ئەسڵەن مامۆسای کوردیمان کە یەکەم ساڵی بوو ئەو بۆ جوابی پرسیارەکەی جەنابن 38 دەرەجە ئەدەب هەبوو سا ئەوزام 38 بوو قەنەعەتم وایە بەشی 32 دەرەجە لە ئەدەبەکەی ئەوە هاتبووە حتا چوومەوتم مامۆسا ئیبراهیم ئەرە تۆ پرسیارەکان دانابوو کی نا ناوەڵام من یەکەم ساڵمە پرسیار نایان بە من وتم مەزانی لە مەرزەمەکەی تۆ یامی هەبوو کەواتە باوکی من واللهی نەگەڵ مامۆسای جەنابەت باسێکی کە بە توانایە و ئەزمونیە هەر کەسێ توانای شەرحی هەبێ پێم وتی لە وەڵی قسەکانمەوەی مامۆسا یەک ئەرکی هەیە لەگەڵ تا تێت بگەیەنێ چۆن زەعی بکەی دوایی ئەوە مەوزوعەکەی ئاوا سەعیتیا بکە ئیتر هەر مامۆستایە بێجاوەر ئەگەر ئەزمونی هەبێ باشتر توانای شەرحی هەبێ باشتر ئەبرۆ باوکی من بەردی گەورە نیشانی نەهاوشتنێتی هەتاش زۆر لە خۆ کۆکەیتەوە یعنی وەزع خراپە بەگوێی منەکە یەک مەلزەمە یەک مامۆستا سەری خۆت ڕەحەت کە و نەجاتە بێ کە تۆ ئەم مەکتەبەت هەڵبژارد ئیتر بۆ ڕاکەی بۆ شوێنێ من تێناگەم مامۆستای خصوصی هەیە ئەچێ مەلزەمەی دانیشترێنێ بۆ ئەمە گرتووە بۆ لەگەڵ ئەمە هەیە یعنی یەک دانە فقط فەرمون مامۆستا دەرێن بڕۆن لە 2015 ئەو وزاریانەی کە جواب دەداتەوە بڕۆن هەمووی بخینەوە هەتا ئێستا باشەوە شتێکی غەلەتە یان ڕاستە نا مەوزوع غەڵەت و ڕاست نییە باوکی من سەریکە ئەبێت تۆ بزانی عەقڵی ئینسان چۆنی شەکە یەکێک لەو شتانەی کەوا کە تۆ شتەکە بە باشی بزانی بریتە لە تیکرار واتە دووبارەکردنەوەی معلومات ئەمەیە دوو بریتە لە زۆر پرسیار حلکردن هەتا زۆر پرسیار حلکەی هیچ جیاواز مێشکت فکرەی جیاوازتر وەرەگرێ و ڕەبتی زیاتر دروستەکە بۆی کە پرسیارێکی بینی بزانێ لە کامۆ نزیکە وەڵامەکەی بزانێ فکرەکە گەیشت ئەگەر ئەتوانی بیکە هەمووی ناتوانین لە 2015 لە ژیانتانە یا هەمووی یا هیچی ناتوانین لە 2015 بیکە لە 2020 بیکە قەیچە باش باوکی من حەسەب من لە قسەکانمە دوو سێ جار تیکرارم کردوتم باوکی من ئەم قسانەی من هەمووی بۆ خۆشم نابێت تا هەمووی بۆ تۆ ببێ لە 150 بۆ تۆ باشە وەریگرە بەس لە 150کەی عەکسی قسەکانی من مەکەرەوە بۆی زەرەر لە خۆت نەدەی باشە باوکی من بەڵێ ئەگەر پرسیارە دوانی تر هەیە بفەرمون ئەگەر نیشە مامۆستاکانتان پرسیاران زیاتر بۆ لێەوە ئەوە گلەی بێتان مامۆستاکانتان باشتر جوان گرتووە دەست خۆش تێ دەکەین کاکتۆر زۆر سپاس کات خۆت بێمەدا زۆر سپاس بەگوێ سوگان دەستەکان خۆش موفق ان شاء الله